چی وەرە دەرکەدانەوە فەرموو چەند دەوێت کوڕە تۆ مکنەتە چەندە ها دومارە فەقیرەکە دووماڵ فەقیرەکەی کا دوژنەکە ئەوان لە ژۆرێنە لە ژۆرێنە کاکە تو دوژنی گەنجت هەیە لە ژوورێ پلکەمە و داک من لەسەر جێکەتینە نەخۆشن قوربانت دەبم دوایێ باشە مامەجان ببوورە لە کاتمانگرتی ئەو گۆشتی خێرێمان هینایە ئەوە چێ خێری کردیە سعدی بەزاس خوا مەرازی عاسر کە سعدی بەزاس ئامین ئینشاءڵڵا مامەجان حافێتتان بی ئینشاءڵڵا کاتمۆرە لەگەڵم بڕۆ پێشم کەوە بڕۆ ئەدی دۆ بۆ دوژنی جوان لێ ها پلانەر لە کرامر فەقیر هەموو فەقیرەك جوانە نانا تو بە من ڕادەبێری نانە پلانەر ئەستەغفر الله کو پێ دەڵێ دەبێت پرچی خۆمی یعنی سادی ژنی نەهینایە نانە پلانەر ئەتو پرچی خۆمی کو پێ دەڵێ دەبێرم مام سعدی ژنی نەهینەیە سوالبا کوڕە مەلیک ئەوە ئاخر جارە بە مەڵابێری جێت لێیە ئەوە ئاخر جار پێ بە مەڵابێری نانە پلانەر ئەستەغفر الله ئەتو پرچی خۆمی کو درم دە پێ دەڵێ بێرم خۆم چارەت دەکەم مەلیک نانە پلانەر نانە ئەرە سعدی ئەتۆ هەولێرت هەموو بەم کرد کاکەت بەتەمای چی چۆم دەبێت ئەو بەنزینم گەشتە نیو تانچە مەزین سەرف کرد ئەی عەمەدە نەمینێ ئەمن لەو وەزعیدا ئەمە تو چاوە لە بەنزینیە گویا من خەریکە بمرم شەربی نییە دوو تانچە بەنزینی لۆ دەکرم دوو تانکار بەس ئەتو زمانت قەپاتکە ئەتو بینایە عیلازەکەم لێ بکەی عەزیزەکەم ئەوە چ دەکەی ئەوە تەلەفۆن لە مام سعدی دەکەم لۆ تەلەفۆن لۆ دەکەی ئیشم پێیتی ئیشی چ ئیشش زەروبە زەڕور چییە لە زەروبە تاو باشە لۆی بکە تاو تو فڕەت بە من لێدایە وەڵا نیو تەرکی بەنزین کاکە ئەوش بە قوربان توبی ئەتو کێشە خۆ چارەسەرکەم بەس نەکەم کو چارەسەر نازانم کو چارەسەر بکەم وەڵا مەلی هەمێ چاو کورە ئەوە شتش لە مستەیە سەر لە قوڕا دەکاتن تۆ بابا بە حەگرم بۆبی ئەگەر مشکلەک دروست بووە ئەگەر مشتەکە کەشف بووە یەکسەر وەبی نییە لێ خوڕی لە بە مووسێک مووسڵ ئەمن لۆ بسمە ئەوەستێ ئەلو کاک سعدی کوی باشی باشی چی پێم بێتت کرد کاک سعدی وڵای گۆشتەکەم بدەمارە فەقیرەکەی هیچ ڕووی نەدا وڵی پلانەر شەرمەزار بوو وەیدا تو ژنتی نەیە ئەتو پێم بدێ مەلیک بە قوربانت بم گۆشتەکە دایە چی دام بە پیرەمێردەچی کورە چ پیرەمێردی چ کورە شێتم دەکا ئەتە لۆمارە لیمۆی نەبرد بوو کورە ئەوە دەیتە پیرەمێردەچی نازانم تێ ناکەم وڵا خەپاتی کرد قەپاتی ئەلە خەپاتی کرد ئەش زەڕەکەدەوە بوو ئەرە ئەوە پێبرێ بژن پلە هەنێشتێکی کە دێژنێکی نەیە وەنیە وڵای بێ های مەلیک ئەنازانم چ بکەم کوڕاگەر لێی دەدەی خوشکم عاجز دەبی ئەگە قسەی پێ دەڵێ بخۆی عاجز دەبی ئێستا نازانم چی لێ بکەم نازانم بە قورعانیە ئەو هەتیوە شێتم دەکا باشە چ بکەم خارەمە ئێستا چ بکەم ئەمن دەچمە مارێ هەناری کاکە ئەی وەڵا بڕۆ ئەمە ببۆ کە سیارەی بەس ئاما بری قارەمان بری سعدیم نەدی نان دیتی دوومان شت دەبی دی دەبگەڕێەوە بە قوربانتە لۆ من لێگەڕە کاکە تۆ کورە ڕای لۆ دەرکەی ناکەی کورە لۆ دەرکەی ناکەی سوور دەزانم ئێستا لە ژووری ئارێ دەبکەوە لە ڕای خودای دەبکەوە کورە معقولەت خوا ئێ باشە لە ژۆری لۆ دەرکەی ناکەوێ کو دەزانم لە ژووری کوڕا تۆ ئیش بوو لەگەڵ دادی دێمادوونەماوێنی کوڕم ئیشم هەبوو لەگەڵەوەی چوومە جەهەنەمە دانیشە دەرسەکان باشە حەیاتەکەم کوڕم لۆ بەم نەبوو ئەو ماڵە فەقیرە دوو ژنی پیرن لەگە پیاوەکی سەقەر لۆ بەم دەگوت دوو ژنن دوو ژنی جوانن یەدیم نەگۆشتی نەزەڵی ناکەم ژنی نەکەم ناڵە بڵێ پلە بە تو ڕادەبوار نانە پلانەر کو درم دەکە دوای بێرم لەکە سعدی شەرمەزارت کردەوە نەکەن هەموو شەرمەزارت کرد کوڕە تو چی بە قوربان دەستەکان بخینە زەرگی دایە ئەم بێفایدەیە ئەمن ئەوەندە بە دەرکەی نەتوویمە ژۆری ئەوەندی بەسەر ئەو دیوارەی توویمە ژۆری
ئاوتە باشە باش بەرد بزانم مشکلەیە بوو کەنجی تەواو دەبی ئەو مارە فەقیرە چ باتە گۆڕی لە من مەپرسە لەو بپرسە کاستە کورەستە هەستە 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 مام قەرەمان هەستە کورە ژانی مام قارەمانی برێ یەک دقە ئەمن یەک دقە ئیشەکەم بۆیە چیشت پێیتی دەلێگەڕێ ئەم دوو قسەی لەگە دەکەم ماوە دەبی لە هەموو مۆزوعش بزانی دڵمە گەبستەبارەت بە ماڵە فەقیرەکەی وەڵڵای شەرمەزاری ئەو لای کردم شەرمەزاری لای سعدی کردم لۆ یعنی کوشە مەزار بووی کوڕامنی بردە پێش دەرکەی ماڵە فەقیرە شەرمەزاری سعدیش بوو نایخوای بن یەک دقە کاوەرە وەرە 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 ئیشم بگەم داچوە هیچ کوڕم وەردانیشە ئۆی چەند غەریبم دەکردی دا غەریب بابم دەکەم دەرسەکان جوان خین دەوا سەبارەت پێنا دەرسەکان جوان خین وەرە کورە تو بەم برێ ئەو گۆشتە ئەتو داچێ دادە چند مارە فەقیری کورمام قەرەمان بخۆت بۆستە سعدی مەترسێن ما ئەمن ئەوە نەبردە دومارە ئەوە ئەم ئەو گۆشتانە نەبردە دوماری دومارە فەقیرەکەی ئەم برد بەماری فەقیرەچکە فەقیرەچکە کویانێت نەدبردە مارە دووش نەکەی ناوەڵڵا کوری وەڵڵا فێنکای بەدومە کورە باسەکەم دێ وەرە چاو کورە قەدە تۆ عاقل نەبی بەخۆ بۆ کراوە دێ مەڕێ کوڕیسی کورە وەڵڵا هاتم مژجێنیت کرد توش دەرێت مژجێن چەت ناتوێن ئان خەریت کەم بەس کورە ئەتو قەت ئەوە عاقل نەبووی ها بەس نەچی خەسارکەی بچی بەولا مەناسەر بکەیت بچیوە چییە ئەوە پارە ئەزەڕات دەکەمە شتریشە مارێ خۆم ئەوە چێت خێر بە دەرزەکەری دەکەی شوز بەس مارە دڵ کورە ئەدەم سەسرە تو پارێک و فرە دەدەیت پارە بەوەندە پیا دەبی بڕۆ خەتۆڵات دەدەی بەسە وەڵام چی پێدەی ئەلفاز نەکەی بڕۆ دوکانی ناچم دەبی لە ڕەنگ زیاتر بی دەدەبی ئەو جێکوی چە شلو دێنم بڕۆ کریتە دەوێت دەبیتن بڕۆتە بڕۆ کورە دەڕدێنم بڕۆ کورە ئەو هێڕە قەت ئەوەندە عاقل نەبووەوە ئۆی ئاو چی مل تووڕە کورە خۆ هەنایی بەردامەوە سعدی کورە قارەمانم کورە قسەشی زۆر خۆش پێ برێم هەر لەوەی خۆشتر نییە کورە ئەتو لێ ئەوی لێ دەترسای کورە خۆ هانە بوو نا ئەو گۆشتەکەی نەبردو مارەی لیمۆی کورە نابردو مارە فەقیرشکە تو هەر قەنابوو نا دوو جارم لێ تاقیت کردەوە نابەخوای گۆتی بردو مارە فەقیرەشی کە پێکەتم ئەو مار نەبوو باشە هەنار تا کورە خواخوای بەس ئەتوو ڕازی بی لەسەر چاوکەتیا نازانی چ بکاتن ئەرێ وەڵە ئەگە هاتیەوە خۆی لەسەر گرانکە مەمنونیش نەبوو خۆی تێمەگەینە بازارشکە غەڵەتی وانەکاتن باشە بە سعدی ئێستا وەرە بڕێک بە پەلا باشە ئەمش دەستمە ژۆرێ بە هەست پێ نەکەن دە باشە